بینەرانی ئازیز سڵاوتان لەبێت خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێدا بە ئێوەی ئازیز شا دەبین لە بەرنامەی ئەم جارەماندا ئەمانەیە بەڕێوەبەرایەتێکی گرنگی شاری سلێمانی بەسەرکەینەوانێ کە ئەویش بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیە ئەم بەڕێوەبەرایەتیە تایبەتە بە خزمەتکردنی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیان و سەیسایە قۆڵەبجەی تازە بۆ کار و چالاکیەکانی ئەم بەڕێوەبەرایەتی فەرموو لەگەڵمان بن. هەر هاوڵاتیەیە کە یەک سەردانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی ئەکا یەکەم جار ئەبێ لەم عەریزە نووسانەوە دەست پێ بکە ئەویش بریتە لە کڕینی فایلێک بەڵگەکانی پێدەرهێنانی پاسپۆرت یاخود نوێکردنەوەی پاسپۆرت لەگەڵ خۆیە ئەبێ بهێنێت بریتە لە دەستکەرە و جنسێ و کارتی زانیاری هەر هاوڵاتێکیش دەستکەرە و جنسێکی گۆڕابوو بە کارتی نیشتیمانی ئەتوانێت کارتی نیشتیمانیەکەی لە جیاتی ئەو دوو بەڵگەنامە بێنێت لەگەڵ کارتی زانیاریەکەی زایدەن ڕسمێکی معاملە. چەکی بانکیش خۆتان زانن لە دەوروبەری بەڕێوەبەرایەتیمان چەکی بانکی ئەهلی هەیە حکومەکەش لە ناوەوەیە چەکی بانکەکەش ئەبڕێت دوای ئەوەی کە ئەم شتانەی تەواو کرد و فایلەکەی دروست کرد یەت بۆ ناو بەڕێوەبەرایەتیمان ئیجراعاتەکانی تر ئەکات. باشە هەر هاوڵاتێک دوای ئەوەی کە ئیشی سکاڵان نووسەکانی تەواو کرد مەبەستم دەرهێنان و تازەکردنەوەی پاسپۆرتە یە بە ڕێرەوی پرزگەکەمانەتی ئەپەڕێت خۆتزانی ئافرەتان جیایە و پیاوانی جیایە ئەمە بەشێکیانە بەشەکەی تریانیان بۆ وەرگرتنەوەی پاسپۆرت وەرگرتنەوەی پاسپۆرت پێویستە لە سەرتا بێن بۆ ئەم بەشەمان کە لە خوارۆدامانەوە بۆ کەمبوونەوەی قەرەباڵغی و ڕۆتینات کۆدەکە وەرئەگرن دوایتر بە پرزگە تێپەڕن ئەڕۆن بۆ قاعی وەرگرتنەوەی پاسپۆرت. لێرەشە کار ئاسانیمان کردو بۆ هاوڵاتیان ئەو بەشەی تر بریتە لە بانکی سەروەری بانکێکی حکومیە هاوڵاتیان دەتوانن لەوێ چەکی بانکەکەیان ببڕن. کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە ئەوە تا ڕێڕەوەکەمان بۆ جاکردوونەتەوە لەویا ئەتوانن لەوێ بێنە ژوورەوە ئەو کورسیانەمان بۆ داناوان هەر کاتێک هەر کەسێک ئەوەشەها دەستیەکەیە کە هاوڵاتی خۆی ئەتوانێت کەسێکی لەگەڵا بێت بیکاتە سەر کورسیەکە یاخود ئەو شتێک بۆ بنێرێت بەڵام ئەگەر هاتوو هاوڵاتیشمانی کەسی لەگەڵانیە بەشی بە دوواداچوونمان خێرا کارمەندی هەیە ئەتوانێت هاوکاری بێ لەگەڵ یا بێت بەبێ سەرە کاروبارەکانی بۆ تەواوەکات. دوای ئەوەی هاوڵاتێکە لەلایەن عەریزە نووسەکانەوە فایلەکەی بە تەواوەتی بۆ پڕکرایەوە یە سەرە ئەگرێت لەلایەن لێپرسایی تۆماری داواکاریەکانەوە سەرەی بۆ دائەنرێت بەپێی ئەو قەرەباڵغی ئەو ڕۆژە سەرەکان دائەنێن لەبەرەوەی خۆتان نەزانێت ئێمە داوامیشمان درێژ کردوتەوە ڕۆژانە لە 8 بەیانیەوە تاوەکو کاتژمێر 6 ئیشی هاوڵاتیان ڕایەکەین تا کاتژمێر 3 خۆی مامەڵەی هاوڵاتی وەرەگرین ئەو هاوڵات دوای ئەو کاتژمێرە ئەو هاوڵاتیانی لە بەڕێوەبەرایەتیمان ماوونێتەوە کە کارەکانیان بۆ تەواو نەکراوە لەلایەن ئەفسەر و کارمەندانەوە تەواوەکرێت کە لەم بەڕێوەبەرایەتیە کاری خۆیانەکەن. چاوەڕێی سەرەکە ئەکەن کە بۆیان دابن بێت مۆرێکە بۆیان لێیان هەر وەگە بینن فایلی سەوزیان پێەیە فایلی شینیان پێەیە فایلی سەوزەکان بۆ قاتی دووە لەگە فایلی سوور فایلی شینیش بۆ قاتی سەیە پێیانەوە درێ بڕۆن بۆ ئەو شوێنانی کە پێویستە لێ مامەڵەکە جێبەجێ بکات. فایلی شین بۆ یەکەم جارە ئەوانەی کە تا ئێستا جەوازیان نیە فایلی سەوز بۆ ئەوانەی کە پاسپۆرتەکانیان ماوەکەی بەسەرچووە فایلی سوور بۆ ئەوەیە کە پاسپۆرتەکانیان هون کردووە یان تەلەفۆن. ئەمەش تەبعاً بۆ کارەسانی هاوڵاتیان بۆ کارەسانی خۆشمان بۆی بزانین مامەڵەی هاوڵاتیەکە لە چ لە چ مەرحەلەیەکە. بەڵێ بەپێی ڕەپێ و تێبوون منەگەرە و فایلی باسم کرد سەوز و سوورە چێ بۆ قاتی فایلی شینیش بۆ قاتی یە.
ئەوان دیارە چاوەڕێی ئەمانە لەوانە خێزان ناربن چاوەڕێی خێزانەکانی تریانکەن تاواکو سەرەکەیان دەرەکەوێت ئەمە نەخێر تەنها تایبەتە بەڵێ تایبەتە بە قاتی گراوەندمان. دوای ئەوەی هاوڵاتیەکە لە قاتی تۆماری داواکاریەکان قاتی خوارەوە یەکەم قات هاتە سەرەوە کووتمان فایلەکان جیایە ڕەنگە سەوزەکەیە سەردانی قاتی دوو ئەکات لە قاتی دووە وەکو ئەزانە نەبینن کۆمیسیۆن دانیشتووە کۆمیسیۆن یەکێکە بۆیە هاتوتە ئەم بەڕێوەبەرایەتیە بۆ کار ئاسانی هاوڵاتیان بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی خۆتان دەزانن قەرەباڵغە ژمارەی زۆر هاوڵاتی سەردانی ئەکا بۆیە هاتۆ لێرە بۆی زۆرترین هاوڵاتی بتوانێت مستەفید بە لە دەرهێنانی کارتی دەنگدانە و هاوکارێک شەبووان کەیان سەردانی پاسپۆرتەکان با لەگەڵ ئەوشا یەکسەر کارتی دەنگدانەکە بکەن و ناوی خۆیان تۆمارکەن بۆرێکیان بۆ لێن و کارتی ناویان تۆمارەکەن پاشان دوای ئەوەی کە ناویان تۆمار کرد لە کارتی دەنگدان فایلی سوور ئەچێت بۆ وربینی بەڵگەنامەکان بەڵێ ئەچێت بۆ وربینی بەڵگەنامەکان وربینی بەڵگەنامەکان بریتە لە هەر وربینیکردنی دەستکەرە و جنسی و کارتی زانیاری هەر خەلەلێکی هەبوو یا تەزویر بوو لەم بەشە ئەگەڕێنرێتەوە بۆ هاوڵاتیەکە بۆ نمونە گەر هاتوو لە سپێڵی ناوەکە هەڵەبوو یا لە موالیدەکەیە لێرە پێوترێت بڕۆچاکی بکە کارتی زانیارەکەی سەر بە نووسنگی سەر بە نووسنگی سلێمانی و دەوروبەری نەبوو بۆ نمونە لەوانێت سەر باڕانیە بێت سەر بە هەڵبجەبی هەرچەندە لە پەیجەکەی خۆمانە هاوڵاتیانمان ئاگادار کرێتەوە تەنها ئیشوگار بۆ هاوڵاتیانە ئاکرێت لەم بەڕێوەبەرایەتیە لەسەر بە سنووری پارێزگا و سلێمانی و دەوروبەرین بێجگە لە سەیسایق و هەڵبجەی تازە مەخاوەلەن ئەتوانن لە هەڵبجەش دەریبێن و ئەتوانن لە سلێمانی یەکی ئەمە وەکو پێم وتی بریتە لە چەند کارمەندێک دانیشتۆ بۆ ڕایکردنی کاروباری و هاوڵاتیانی وربینی بەڵگەنامەکان وربینی بەڵگەنامەکان لێرە بریتە لە سیرکردنی ماوەی تەواوبوونی پاسپۆرتەکەی یا ئینتیهای سەفحە یا خۆت حەسەب تەڵەب یا ئەوەتە مطابقکردنی ناوی سیانی و موالید و شوێنی لەدایک بوون و ئەو مناڵانی کە دایک و باوکیان لەگەڵ یەکێستەکە جێویسان ئەوە بەشی یاسایە هەر هاوڵاتێکە کێشەیەکی هەبێت کێشەکان ئەتوانێت لێرە سەردانی ئەم بەشەمان کات و لێرەوە کێشەکەمانی بۆ چارەسەر بکەین. بەڵێ بەشی یاسای بەڕێوەبەرایەتیمان لە چەند کارمەند و ئەفسەرێک پێک هاتووە ئەمانیش ڕۆژانە کاروباری هاوڵاتیان ڕای ئەەکەن وەک ئەبینن کاروبارەکانی ئەمانیش بە تایبەتی ئەو هاوڵاتیان ناگرێتەوە کە کێشەیان هەیە ئەتوانێت لێرە چارەسەری بکەن و کۆتایی بە کێشەکان بنێ کاتی کە پێویست بۆ شوێنانە بنێژێت کە پێویستە چارەسەر بکرێت. دوای تەواوبوونی وربینیکردنی بەڵگەنامەکان لەم بەشێکە وتمان هاوڵاتیەکە ڕاستەوخۆ سەردانی ئێرە ئەکات ئەویش دوایەوەی تکتێکی بڕی تکتی چاوەڕوانی دوای هاتنی سەرەکەی ئەچێتە بەردەم ئەفسەری وەرگرتنی پەنجەمۆری ئەلکترۆنی لەوێ کۆتا ئیشی بۆ ئەکرێت و پەنجەمۆری وەرەگرێ و وێنەی ئەگیرێت و وەسڵکی ئەدرێتێ ئەمە سە تایبەتە بە ماوەی تەواوبوونی پاسپۆرتەکەی پێوترێ یاوەتا پێوترێ کە ئێستا حالیان ماوەی تەواوبوونی پاسپۆرت 2 مانگە یاوەتا پێڵ سەردانی پیجی بەڕێوەبەرایەتیمانکە لە کاتی تەواوبوونی پاسپۆرتەکەت پێی ناوە بڵاوکراوە ئەو کاتە وەرە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکەت. تاوە لێرە هاوڵاتیەکە ئەڕواتەوە. بەڵێ پاسپۆرتی خێرا لەم بەشە نییە. پاسپۆرتی خێرا لە قاتی چوارە ئەوان پێویستە چەکی تایبەت بەخۆیان بەڵێ ئەوانە بە چێکی خۆیان بە بڕەن چەکەکە 250,000 بۆ هەر هاوڵاتیەک لەوێ هەموو ئیشەکان لەوێ ئەکرێت
کۆنتترۆل یعنی وەربینیکردنی بەڵگەنامەکان بڕینی چەکەکە هەمووی تایبەتە بە قاتی چوار لەوێ لەبەردەم ئەفسەری وەرزڵاتی پەنجەمۆری ئەلکترۆنیا پەنجەی وەرگری و ڕسمی ئەگرێت و پێوتری لە ماوەی 24 کاتژمێر بۆ 48 کاتژمێر وەرە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکەت بەبێ حسابکردنی پشوو یعنی پشوەکان حساب ناکرێ ماوەکە بۆ نمونەگەر جمعەوە و شەمە و یا پشوویەک بەسەر یا تێپەڕی ئەوە شمولی ناکات بەڵێ زۆر جاریش کێشەمان بۆ دروستە بێت بۆ نمونە نەبوونی پاسپۆرت یا بڕینی خەت ئەوە کارەکاتە سەر تەواوبوونی ماوەکە یا شکانی جیهازی تەبع یعنی شەر بەڵێ لەو کاتە لەو ماوەیە تەواو نابێت ئەم بەشەمان بریتە لە بەشی وەرگرتنەوەی پاسپۆرتی و هاوڵاتیانی کە پاسپۆرتەکانیان تەواو بووە دوای ئەو ماوەی کە پێیان وتراوە وەرە سەردانی بەڕێوەبەراتیمان بکەن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرت طبعا لە خوارەوە کۆدێک وەک ئاماژەمان پێەیە کۆدەکە ئەکەنە سەر وەسڵەکە و یان لێرە وەسڵەکە ئەیان بە کارمەندەکە و پێڵم بۆ ماوەیەک چاوەڕێکە تا وەرگرتنەوەی پاسپۆرتەکەی ئەو هاوڵاتیانی خوار 18 ساڵن پێویست ناکە خۆ مناڵ پێویست ناکە خۆی ئامادە بێت باوک وەلی ئەمر ئەتوانێت ئامادە بێت بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکەی یا ئەوە تا ئەو کەسی کە پەنجەمۆری کردو زۆر جار هاوڵاتی هەیە بە تەمەنەیە پەنجەمۆری نایخوێنێتەوە ئەبێ و هاوڵاتی پەنجەمۆرەکەی بۆ بڕۆ ئەویش لەو کاتە ئامادە بێت بۆی کێشەکەی یعنی بۆ ئەوەی تووشی چاوەڕێکی زۆر نەکات بڕواجارێکی تر هەستەکە بێنێ وەرگرت پاسپۆرتەکەی وەرگرتەوە بۆ پێویستە کاتێکە وەسڵەکەی ئەیەنێ ئەگەر پەنجەمۆری بۆ کردێت پێڵە تۆش ئامادە بە لە کاتی وەرگرتنەوەی پاسپۆرتەکە بوون بەڵێ لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی نووسنگەکانی دەوروبەری تا ئەم دەقەیە زیاتر لە ملیۆنێک و 200 پاسپۆرتی هاوڵاتی تەواو بوو چاپ کراوە ژمارەیەکی زۆر پاسپۆرت لەم بەشایە هەیە کە پێویستە هاوڵاتیان سەردان بکەن بەمبەستی وەرگرتنەوەی بۆیە داوایان لەکەین لێرەوە پێش سەری ساڵ پێش تای هاتنی ئەم ساڵ سەردان بکەن بەمبەستی وەرگرتنەوەی پاسپۆرتانیان کە تەواو بووە بۆ وەرگرتنەوەی بەشێکی تری بەڕێوەبەراتیمان بریتە لە خزمەتگوزاری خێرا خزمەتگوزاری خێرا بەشێکە بۆ هاوکاریکردنی ئەو هاوڵاتیانەی کە هیچ هێوکارێکیان نییە بۆ زوو تەواوبوونی پاسپۆرتەکەی بەڵام هاوڵاتیەکە خۆی پەلەیەتی ئەوێ لەمە کەمترین ماوەیە پاسپۆرتەکەی تەواو کەویش بریتە لە بڕینی چەکێکی 250,000 هەر لەم بەشە دوای ئەوەی چەکەکەی بەڕێ وەربینی بەڵگەنامەکان لە هەمان بەش ئەکرێت بەشەکانی تر هەوڵ لە قاتەکانەکرا ئەمیش بردبینی بەڵگەنامەکانی تایبەت بەخۆی هەیە دواتر ئەچێت بۆ بەشی وەرگرتنی پەنجەمۆری ئەلکترۆنی لێوە پەنجەی وەرەگیرێت و ڕسمی ئەگیرێت و ماوەیەکی بۆ دانرێکە بریتە لە 24 کاتژمێر بۆ 48 کاتژمێر بنبەستی وەرگرتنەوەی پاسپۆرتەکەی ئەم هاوڵاتیە ناچار تەنها هاوڵاتیانە ناچارن بە بڕینی ئەم چەکە کە هیچ هۆکارێکی زووتەواوبوونی پاسپۆرتیان بۆ نمونە نەخۆشی بێت یا ئیفات کرا بێ یا زەمالی خوێندنی هەبێت یا تیکتی تەیاری هەبێت یا حاڵەتێکی بەرچاوی هەبێت خۆی ماوەی تەواوبوونی پاسپۆرت لە ئێستاوەک ئەزانن 2 مانگە بۆیە ئەگەر گوتمان هاوڵاتی پەلەی بۆ خۆی ئەتوانێت ئەویش ئیجبار نییە ئەم چەکە ببڕێت چەکەکەش بۆ بەڕێوەبەراتی پاسپۆرت سلێمانی نییە ئەچێتەوە بانکی ناوەند لە بەغا بەڵێ بڕی پارەکە بریتە لە 250,000 دینار بۆ هەر فایلێک بۆ هەر جەوازێک تا ئەم دەقەیە لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی و نووسنگەکانی بڕی زیاتر لە ملیۆنێک و 200,000 پاسپۆرت داوە بە هاوڵاتیان بەڵێ بەڕێزان ئێستاشە چینە لای ئەمی سالار بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی کاک سالار سڵاو لەبێت کاک سالار سەرەتا پێمان خۆشە باسێکی مێژووی دامەزراندنی بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانیمان بۆ بکەی بزانی ساڵی چەند دامەزراوە بیرۆکەی کردنەوەی بەڕێوەبەراتێکی لەم شێوە لە چیەوە هاتوو کێ بووە بەڵێ ئێمە لە ساڵی 1999 من پلەم نەقیب بوو ئەو کاتە گەنج بووین
ڕۆژێکی بەرز مامجلال سەردانی کردین لە بەڕێوەبەرەتی ئاسایشی گشتی بە بۆنەی دەست بەکاربوونی کاک دکتۆر خەسرەو. لە میانەی سەردانەکەی و جەولەکەیان ئێمە ئەفسەران بە دوایەوە بووین جۆمان لێ بوو جەنابی فەرمووی کاک دکتۆر خەسرە و پێم باشە بەشی پاسپۆرت بکەیتەوە و کە ئێمە جۆمان لەوە بوو بەڕاستی لە ناو خۆمانە و توێژمان کرد دەفسەرەکان پێمان سەیر وتمان بەڕێزمان جە لە باسی چیەکە باسی پاسپۆرت باسێکی نێودەوڵەتیە و باسی وڵاتانە و ئێمە لە 1990 سەدام حوسێن مابوو لە چەمچەماڵ لە بانی مەقان بوو زوو بردومانی چەمچەماڵ و دەور و پشتێک کرد تەکێیە کرد خەڵک ڕایە کرد لە چەمچەماڵەوەات بۆ سلێمانی هەندێک لە سلێمانی ئەچوو ئەزمەڕ بخواخوامان بوو کێشە دروست نەبێ و بتوانین لێرە بژین نەک باسی پاسپۆرت بکرێ هەر چۆنێک بێت ئێمە لەوە تێنەگەیشتین لەو پەیامە بەڕاستی بەڵام دوای ئەوەی کە بەڕێزی دایری بەجێهێشت و ڕۆشت ڕۆژی دواتر کاک دکتۆر خەسرە و فەرمانیدا بەکردنەوەی بەشی پاسپۆرت پێکات لە یەک ژووری بچووک 3 بە 4 یەک مێزی ئاسن جاران مێزەکان ئاسن بوو لەگەڵ دوو کورسی. ئەو کات شوێنەکەی کوێ بوو؟ لەناو بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتی لە گۆشەیەکە ژوورێک یەک مێزی ئاسن و دوو کورسی ئاسن و کاک عەمید ساڵح وە لەگەڵ بەندەیە هەردووکمان پلەمان نەقیب بوو ئەو کاتە لەو بەشەدان راین و یەک دوو پۆلیس و فۆزمان لابوو بەڕاستی کە دەست بەکار بووین نامانەزانی پاسپۆرت چۆنە گیرێ و لە چی پێکاتوە و چ سزلاتێک بەکاردێ و چۆن کاری لەسەرەکرێ. ئەوە بۆ ئەو کاتایی تر لەسەر فەرمانی کاک دکتۆر خەسرە و دەستمان کرد بە دوواداچوون بۆ ئەو باسانە و لە ڕێگەی هەندێک مەسادرەوە توانیمان لە ڕێی کەرکووک و بەغاوە سجلات پیاکەین و فۆرم پیاکەین و ئەوراق پیاکەین و دەورات ببینین و پرسیارکەین لێرە و لەوێ تاکو وای لێهات لە ماوەی 1-2 ساڵ توانیمان بەڕێوەبەرایەتیەک دروستکەین بە ناوی بەڕێوەبەرایەتی پاسپۆرت ومانەوە لەسەر فەرمانی کاک دکتۆر خەسرە و ئاماژە بە ڕاستپاردەی جەنابی کەمام جەلال لە ساڵی 2003 دوای 4 ساڵ دوای فەرمانی جەنابی مام جەلال بۆ دروستکردنی ئەو دایرەیە ئەو سەدام حوسێن ڕووخا کە سەدام حوسێن ڕووخا لە 2003 ئەوسا ئێمە پێویست بوو کەوا دایرەی پاسپۆرتمان هەبێ و پاسپۆرت دەرێنین و پاسپۆرتی ئێساتەکایەوە ئەو کاتە ئێمە تێگەیشتین پێش 4 ساڵ پێش ئێستا بەڕێز مام جەلال چۆن دووربین بووە چۆن بارودۆخەکەی بینیوە چۆن بەزانێتی بەرەوچۆیە ڕوا و ئەگەینا ئەگەر ئەو کاتە فەرمانی نەدایە ئێمە لە 2023 بووە لە سفرەوە دەستمان پێ بکردایە ئەوی چشمان لێ نازانی بەڵام کە سەدام حوسێن ڕووخا لە 2023 ئێمە دایرەیەکی تەواو دروست بوو ئەفسەر و کارمەند و دەورات و هەموو شتێکمان بینی بوو ئامادە بووین یەکسەر دەستمان کرد بە بەرهێمانی پاسپۆرت و هەلێەوە دیارەکەەوە دووربینی بەڕێز مام جەلال بۆ بارودۆخەکە چۆنیە ینی ئەو 4 ساڵ پێشەوە پێیوتین ئێمە دوای 4 ساڵ تێگەیشتین بەڕاستی ینی زۆر دووربین و لە بینینی وەزعی سیاسیوانێ. بە پێی قسەکانی بەڕێز تابێت جگە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی شاری کەرکووک بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی یەکەم بەڕێوەبەرایەتی بۆ کە لە کوردستانە کراوەتەوە. کردنەوەی بەڕێوەبەرایەتێکی لێم شێوە چ گرنگیەکی هەبوو بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی؟ بەڵێ ئێمە پێش ئەو پەیامەی بەڕێزی مام جەلال و پێش ئاماژە بەوینە یعنی دائیرەیەکی پاسپۆرت لە هەرێمی کوردستانە نەبوو یان لە سلێمانی نەبوو خەڵکی سلێمانی بە شار و شارۆچکەکانیەوە و ئیداری گەرمیان و ڕاپەڕینیش و پارێزگای هەڵەبجەش هەموومانە چوین بۆ کەرکووک و لە کەرکووک ڕەزامەندی دەرانی پاسپۆرتمان وەرەگرت و ئەبوایە مەوافقەی ئەمنیمان هەبوایە دایری ئەمن ڕازی بووە ئەوسا پاسپۆرت وەرەگرت بۆی خەڵکی زۆر کەم لە خەڵکی سلێمانی ئەچون بۆ کەرکووک چونکە نایەنەوێرا کێشەی ئەمنیان هەبوو لە ئەم نەترسان و کردنەوەی ئەو دائیرێ لە شاری سلێمانی بێگومان لەو هەموو ئەرکومان و بوونا ڕزگاریانی کردووە و ئێستا لە خوا بەزار بە نەکێک بەڕێوەبەرایەتی پاسپۆرتەیە ئێستا لەسەر ئەو بنەمایی کە بەڕێز مام جەلال داینا 4 دایرەی پاسپۆرت هەیە لە نووسینگەتان هەیە لە شارەکانی تریش لە سلێمانی ئەم بەڕێوەبەرایەتیمان هەیە بەڕێوەبەرایەتی پاسپۆرت لە هەڵەبجە نووسینگەی پاسپۆرت لە کەلار و نووسینگەی پاسپۆرت لە ئیداری ڕاپەڕین و هەموو ئەو خزمەت گوزەرانە لە نزیکترین شوێنەگەین هاوڵاتیان جێگەی دڵخۆشیە و کاراسانیە بۆ خەڵک کراوە. کاک سەلار پێمان بڵێیت هەر لە سەرەتاوە تا ئێستا چەند جۆر پاسپۆرتە بووە؟ 4 جۆر پاسپۆرت هەیە جۆرێکی ئاسایی ئێستا هەیە ئەو 4 جۆرەیان بەشێکی کۆنە 4 جۆر پاسپۆرت هەیە ئێستا هەیە و پێشتریش بەشی یەکەمی جۆری جیازی ئاساییە جۆری دووەمی جیازی
خدمەیە و جۆری سێمی جیازی تایبەتە خاصە و جۆری چوارەمی جیازی دیبلۆماسیە. جیازە ئاسایەکە کە بۆ هاوڵاتیانە ئەویش بە چەند قۆناغێکە تێپەڕی. یەکەم جار بە جیازی ئێز دەستی پێکرد کە بەدەستە نووسراوە بە قەڵەمجاف پڕێکرایەوە و دووەم بە جیازی جۆری جی و سێم بە جیازی جۆری ئەی کە ئێستا هاوڵاتیان جیازی جۆری ئەی وەرەگرن. لەناو بەڕێوەبەرایەتەکە چ کار ئاسانیە کراوە بۆ کەسانێک کە بەتەمەنن یاخود خاوەن پێداویستی تایبەتن ئەوانیشە بێوەکو هاوڵاتی ئاسایی سەرێک ینی ماوەیەکی زۆر سەرە بگرن یاخود ئێوە یارمەتیان ئێن و کارەکان زوو بۆ ڕایەکەن. بێگومان ئێمە لە هەموو هۆڵەکان لە هەموو قاتێک لە هەموو هۆڵێکە شوێنێکمان داناوە کابینەیەکمان داناوە ئارمی خاوەن پێداویستی تایبەتی لەسرە و بۆ خاوەن پێداویستەکانە ئەوەی خاوەن پێداویستی تایبەت بێ سەرە ناگرێت یەکسەر چێتە پێش ئەو کابینەیە چکەوە شوێنی ئەوە هەر لە بەردەرگاوە لەسەر جادەکەەوە ئارمی شوێنی وەستانی ئۆتۆمبیلی خاوەن پێداویستی تایبەت هەیە و ئەم بینایەکە دروستمان کرد هەر لە هەیکەلەوە لە ئەوڵەوە بانگی هەندێک ڕێکخراومان کرد کەوا ئاگایان لە کاروباری خاوەن پێداویستی تایبەتە لە دەرگاوە و لەسەر شەقامەکەەوە بە ئاماژەی ئەوان کارمان کردووە بۆ ئەوەی تاکو ناو مەسعدەکان تاکو و ژوورەکان تاکو هۆڵەکان بۆ ئەوەی خاوەن پێداویستی تایبەت بە شێوەیەکی مۆدێرن بێت و بڕوە و شوێن و ڕێگەی لە ناو بیناکەیە لە ئەوڵەوە لە دروستکردنی بیناکەیە بۆ پەیڕەو کراوە و ئەتوانێت بچێت ئەو هۆڵە هەر هۆڵێک شوێنێکی خۆی هەیە لەوێ ئیشی بۆ کرێت بەبێ ئەوەی سەرە بگرێت ئەوە کارەکانی بۆ ئاسانەکرێت. هەروەها یەکێ لە خزمەت گوزارەکانی کەی بەڕێوەبەرایەتی پاسپۆرت ئەویشەوەیە لەلایەن بەڕێز جەنابی کاقوبات تاڵبانیە و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی مۆبایلتیممان بۆ کراوە و ئەم سیستەمە جاران هاوڵاتی نەخۆش یا عملیات یا سوتاو یا ئەوەی لە ماڵەوە پەچیان کەوتووە وایە دووسێ کەس دەستیان بگردایە بە نەقالە بیان هیوا و بە ئیسعاف و ئۆکسجینەوە یانێنە ناڕەحەتیەک و ئازارێکی زۆری تووشە بوو. ئێستا لەخوا بەزیادە دوای ئەوەی جەنابی کاقوبات ئەو جیهازەی بۆ کڕین ئێمە ئەو تیمەی ئێمە ئەچێ بۆ ماڵەوە لە ماڵی هاوڵاتێکە لە عربەتە لە چەند ماڵە کارەکەی بۆکەین هەلێەوە ڕەفتەکەین بە قەمەرسناعیەوە و نایڵین بێتە ئێرە بۆ ئەوەی ئەرکومان بوون نەکێشێ و هەروەها چینە خەستەخانەکان خەستخانەی هیوایە خەستخانەی شۆڕشە خەستخانەی جمهوریە شوێنێک بێت ئێمە سەردانێکین خەستەخانەی سوتاویە هەر لەوەی ئیشەکەی بۆکەین نایڵین ئەو هاوڵاتیە بێتە ئێرە. دەستان خۆش بێ کاک سەلار باسێکی داکردنی پاسپۆرتکەین بۆ مناڵ بۆ مناڵی تازە لەدایک بوو ئایا کە مناڵێک تازە لەدایک بێت ئەتوانن پاسپۆرتی بۆ دەرکەن یان بە شێوەیەکی تر پرسیارەکە بکەم ئەگەر مناڵێکی تازە لەدایک بوو خۆی نێنن بۆ ئێرە ئەگەر پاسپۆرتی بۆ دەکرێت لەسەر دایک و باوکی پاسپۆرتی بۆ دەرەکرێت؟ بەڵێ پێشتر پاسپۆرتی خێزان هەبوو مناڵەکە لەگەڵ دایکە پاسپۆرتی بۆ دەرێنرا بەڵام ئێستا لە سەرانسەری جیهانە پاسپۆرتی خێزانی نەماوە ئەبێ هەر هاوڵاتیەک لە سەرانسەری جیهانە خۆی خاوەنی پاسپۆرت بێت لە هەر تەمەنێک بێت لە هەر ڕێگەزێک بێت ئەوێ پاسپۆرت بە تایبەتیکی خۆی بێت. مەبەستم مناڵەکە بوو ئەبێ بێنن بۆ ئێرە لەگەڵ خۆیان ئەو بێگومان ئەو مناڵە دێتە ئێرە لێرە وێنەیە گیرێ و لە چ تەمەنێکەوانێ پاسپۆرتی بۆ دەرەکرێت هەر لە ئەوە ڕۆژی لەدایک بوونیەوە ئەکرێبی بە خاوەنی پاسپۆرت. زۆر باشە باسی ونبوونی پاسپۆرت بکەین ئەگەر کەسێک پاسپۆرتەکەی ون ببێت یان بە هەر شێوەیە بێت تێک بچێ شتێکی لێبێ چ ڕێکارێکی یاسایی هەیە بیگرێتە بەر تاوەکو جارێکی تر پاسپۆرتەکەی وەرگێتەوە؟ بەڵێ پێشتر ونبوونی پاسپۆرت زۆر ناڕەحەت بوو پێشێک 2 ساڵ هاوڵاتیە بۆیە بچوایە بۆ بەغداد بۆ محکەمەی کەڕادا لەوێ سەردانی محکەمەی بکردایە 2-3 جار بچوایە جاریوا بوو پێویستی بە محامی بوو و جاریوا بوو بە 5-6 مانگ ساڵێک تەواو بوو بۆ پارێکی زۆری خەرجە کرد لەوێ هیوە هەبوونەیە وێرا چونکە بەغدا ئەو کاتە کێشەی تەقینەوەوانی زۆر تیابوونیان وێرا بچن بۆ بەغدا ناڕەحەتێکی زۆر هەبوو بۆ دەرێنانی پاسپۆرتی ون بوو هەروەها پاسپۆرتی تێکچوو تەلەف بەڵام خۆشبەختانە دوای هەوڵێکی زۆر توانرا ئەو دەسەڵاتە وەرگیرێتەوە لە بەغا و بێتە پارێزگا و ئێستا لە پارێزگای سلێمانی لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی ئەو کارە ئەنجامە درێ پێویست ناکە هاوڵاتی بڕوا بۆ بەغا بەڵکو لێرە کارەکان و ڕێکارە یاسایەکانی بۆ تەواوەکەین و لە ماوەیەکی 2 هەفتەیە بۆ 15 ڕۆژ ئەیکەین بە خاوەنی پاسپۆرت. هیچ بڕەپارێکی لێ وەرەگیرێت لە بری ئەوەی کە بڵێ پاسپۆرتەکەی ون کردووە یان تێک چووە هیچ بڕەپارێکی لێ وەرەگیرێت؟ ئەو بڕیارە ئەگەڕێتەوە بۆ دادوەر و هاوڵاتیەکە کە فایلەکەی بۆ دروستەکەن ئەچێت لای بەڕێز دادوەر بەڕێز دادوەر ئەگەر هاتوو بۆ گەیشتە ئەو ئامانجەی کە ئەو دڵنیا بووە لەوەی کەوا هاوڵاتیەکە کەمتەرخەم نییە
و هەوڵی داوە بۆ پاراستنی پاسپۆرتەکەی بەغرامەی ناکە. ئەگەر هاتوو بە دادوەرگەیشت ئەو ئامانجێکەوە هاوڵاتێکە کەم تەرخەمە لە پاراستنی پاسپۆرتەکەی ئەو کاتە غەرامەیەەکە لە کۆتاییە بڕیار لای دادوەرە بێت و ئەو بڕیارەدا غەرامە بکریان نەکرێت. کاتێک کە پاسپۆرتەکانیان تەواو ئەبێت چۆن ئاگادارەکرێنەوەنێ بڵێ خاوەنەکانیان چۆن ئاگادار ئەکرێنەوەی کە پاسپۆرتەکانیان تەواو بە تا بێنوەری بگرنەوە. چەند ڕێگەیەکە یەکێکی ئەوەیە ئێمە لە ڕێگەی پیجی بەڕێوەبەرایەتیمان ناوەکان بڵاوەکەینەوە هاوڵەتیان دەچنە سەر ئەو پیجە و وەرەقەیەکیانە دێنێ کە معاملەکات ئینوانی پیجەکەی لەسرە کە چێت سەر پیجەکە بێگومان ناوی خۆیە بینێت دێت سەردانەکات و هەروەها ئەوانەی کەوا دواکەون سەردانی ئەو پیجە ناکەن ئێمە خۆمان پەیوەندیان پێوەکەین تەلەفۆنیان بۆکەین لە ڕێگەی بەدالەوە و ئاگدارەکەن و کە بێن بۆ وەرگرتنی پاسپۆرتەکانە. ئەگەر باسێکی ئەوە بکەین کەسێک پێشتر ویزەی وەرگرتە بێت بەڵام کاتێکە نزیکی سەفەرەکەی بێتەوە پاسپۆرتەکەی بەسەر چووە لەو کاتەیە چی بکات باشە؟ ئێوە چی ڕێیەکی نیشان ئەن تا بتوانێت سەفەرەکەی زۆر جار هاوڵاتیە چێت ویزە وەرەگرێت بەڵام لەو شوێنێک کە ویزە وەرەگرێت لەو قۆنسولیە یا سەفارەتە پێڵەن پاسپۆرتەکەت ئەکسپایر بووە یا کاتی کەمی تیاماوە چونکە هاوڵاتی بێ پاسپۆرتەکەی 6 مانگ و بەرەو سەرەوەی تیابێت یا ئاتوانێت گەشت بکات یا ویزە وەرگێت ئەگەر 6 مانگ کەمتری تیابێت ناتوانێت سەفارەتەکان ویزەی نادەنێت بۆ حاڵەتەیە چی دێتەوە لای ئێماڵە من سەردانی سەفارەتی ئیتالی یا فەڕەنسیم کردووە و وتوانە ئەکسپایر بۆیان نزیگەرە ئەکسپایرەوە ئەو کاتە ئێمە معاملەی بۆکەین و بە نزیکترین شێوەیەکە بە نزیکترین کادێکین بخاونی پاسپۆرت. زۆر باشە باسی ئەومان کرد کە کەسێک پێشەوەی سەفەرکە پاسپۆرتەکەی بەسەرچێ ئەگەر کەسێک لە دەرەوەی ئێرە لە سەفەر بێت پاسپۆرتەکەی بەسەرچی هیچ کێشێکی بۆ دروست نابێت بۆ کاتی گەڕانەوەی. بەڵێ بێگومان کێشەی بۆ دروستە بێت ئەو کاتە ئەبێت سەردانی سەفارەتی عراقی بکات یا قۆنسوڵەتی عراقی بکات لە وڵاتە کەەوە پاسپۆرتەکەی ئەکسپایر بووە لەوێش جوازی خدمە هەیە جوازێکی بچووکەیە لە 8 پەڕە پێکاتوە بۆ یەک جار بەکاردێت ئەو پاسپۆرتە ئەو پاسپۆرتە وەرەگرێت و ڕەنگی زەردە و پێی دێتەوە بۆ ئێرە بۆ یە گەشت بەکاردێ ئەوش بۆ گەڕانەوە بۆ نیشتیمانە. بەڵێ ئەوەی ئاگادارین و لە ڕاگەنەکانە بڵاوکرا لە 24 سێوە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە کرایەوە. ئەوەی زانیاریمان هەیە هەتا ناوەڕاستی مانگی حوت ئەگەر هەڵە نەبم تیمەکانی بەڕێستان یان ژمارەیەک لە کارمەندانی بەڕێستان ئەچنە بەڕێوەبەرایەتی کارەکانی هاوڵاتیان ڕایەکەن. هۆکار چییە تا ئێستا کارمەند بۆ ئەوان بۆ ئەو بەڕێوەبەرایەتیە بە بەردەوامی دابین نەکراوە؟ بێگومان لەبەر ئەوێ پارێزگای سەربەخۆیە وەکو پارێزگای سلێمانی هەولێر ئێمە بەر ئەو بەڕێوەبەرایەتیە داوای کردووە لە پارێزگاری هەڵەبجەکەوە کارمەند و ئەفسەری بۆ دامەزرێنێ و ئەوانیش خەریکی ئەو کاروباری ئەو باسن وەروەها داوایان کردووەکەوە لە دایرەکانی کەوە کە هەن لە پارێزگای هەڵەبجە هەر دایرەیەک و یەک کارمەندیایی بۆ نەقڵ کات بۆ بجێزێتەوە ئەو کاتە ئەتوانێت تیمەکەی پڕکاتەوە بەڵام تاکو ئێستا پارێزگای هەڵەبجە خەریکی ئەو باسەیە ئێمە ڕۆژانە هەموو ڕۆژێک لێرە و ئێستش یەک پاسێک کۆستەر لە ئەفسەر و کارمەندانمان ئەچن بۆ پارێزگای هەڵەبجە لە بەیانەوە تاکو ئێوارە خزمەتی دانیشتوانی پارێزگای هەڵەبجەن وایانکەن بە خاوەنی پاسپۆرت و وەرکە تا ئێستا لەسەر پارێزگای سلێمانی و دایری جوازاتی سلێمانی وەکو دایری دایک ماوەتەوە. لەشتان سافێ کاک سالار باسێکی کۆتا پرسیارم ئەوەیە کە چه پرۆژەیەکتان هەیە یان کار و چالاکی داهاتووتان چییە بێت؟ ئێمە بەڕاستی لە کاقوبات فێری کردینکەوە خزمەت گوزاری بگەی لە نزیکترین شوێن بگەین بە هاوڵاتی هەروە فێری کردینکەوە بە خێراترین شێوە خزمەت گوزاری بگەین بە هاوڵاتی لەسەر ئەو بنەمایە ئێستاکار لەسەرەوەکەین چۆن نووسنگەی پاسپۆرتی چەمچەماڵ بکەینەوە لەبەرەوەی سنووری چەمچەماڵ زیاد لە 220,000 هاوڵاتی لەوێ دانیشن تووشی ڕووداوەکانی ئەنفال و چینیا باران و لە ناوچوون و ڕوخانی لادەکانیان بوونەوە و زەحمەتی زۆریان کێشاوە لە پاداشتی ئەوە جەنابی کاقوبات فەرمانی داوە و هەوڵە دەینکەوە ئێمە بتوانین نووسنگەی پاسپۆرت لەوێ بکەینەوە لە ڕێگەی هەرێم و بەغدادەوە ئەوە پرۆژەیەکی گرنگمانە هەروەها پرۆژەی دووەممان ئەوەیەکەوە ئێمە بتوانین مەکتەبی تەصدیقات لە پارێزگای سلێمانی بکەینەوە لە ماوەی 8 مانگی ڕابردوودا لەسەر ڕاستپەرستی جەنابی کاقوبات تاڵەبانی ئێمە چوین بۆ بەغدا و بەڕێز پارێزگاری سلێمانی پشتگیری کردین جەنابی سەرۆک کۆماری عێراق کاک تۆ دەرەم پشتگیری کردین
و دایرە و دەستەکانی کە پشگیریان کردین لە ڕەسەر ڕاستپەردەی جەنابی کاکوبا توانیمان لە وەزارەتی خارجی عێراقی ڕەزامەندی وەزیری عێراق وەرگرین کەەوە مەکتەبی تەصدیقات بکرێتەوە لە سلێمانی. ئێستا ڕەزامەندەکەمان بەدەستهێناوە و بڕیارە لە ماوەیەکی نزیکە تیمێک لە بەغداوە بێن بۆ ئەوەی لێرە بینایەک دابین بکەن و دوای ئەوەی ئەوان کە هاتن مۆزەف و کارمەند و سجلات و وراقی خۆیانێنن مۆرەکانی خۆیانن بۆ ئێرە لەو دایرەیە و نوێنەرایەتی وەزارەتی خارجی عێراقی بۆ یەکەم جارە لە شاری سلێمانی بە درێژای مێژووی سلێمانی بکرێتەوە. کردنەوەی ئەو دایرەیە لێرە هەموو ئەو هاوڵاتیانەی لە سەروی بەغداون واتە لە دیالە و لە مۆسڵ و لە تکریت و لە کەرکووک و لە دوهۆک و لێر و سلێمانی و هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین و ئیداری گەرمیان ئەتوان هاوڵاتیان نەچن بۆ بەغا و بێن لێرە کارەکانیان بۆ ئەنجام درێ و هەروەها هاوڵاتیشی زۆر لەوانەی لە دەروی وڵاتن هەندەرانێکی زۆر هەیە سەدان هەزار یان ملیۆنێک هاوڵاتی هی ئێمە لە دەروی وڵاتن ئەتوانن کاروبارەکانیان لەو دایرەیە چارەسەر بکەن و نەچنەوە بۆ بەغداد چونکە ئێستا ئەبێ ئەوان هەمووی هاتووی بەغا بکەن بۆ تەصدیقکردنی معاملاتەکانە لە وەزارەتی خارجی. بێگومانەوە کاریشی گەورەیە بە هاوکاری و بە هیمەتی هەردوو بەڕێزان جەنابی کاکوباد و کاک دکتۆر بەرهەم جێبەجێ کراوە و ڕەزامەندەکانمان لە بەردەسایە و ئێستا پارێزگای سلێمانی خەریکی ئامادەکردنی ڕەوشێنی پێویستە و دابینکردنی بینایی پێویستە بۆ باوەسە. دەستان خۆش بێ و ماندوونە بن جێگا دەست دیارە لە ناو بەڕێبەرایەتیەکەیە بە هیوای سەرکەوتنی زیاتر دەست خۆش. بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیتان بە سەرکردنەوەی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بوو تا بەرنامەیەکی تر و لە شوێنێکی تر و بابەتێکی تر پێتان نەگەینەوە خواتان لەگەڵ.